بەتایبەتی لۆ ئەو پێکەوە ژیانێمان هەیە لە کوردستانەوە فەرق جودانیە ئێمە شانازین کە کوردستانینە بەڕاستی ئەمە خەڵکی عنکاوم بخۆم سەرەزات و چکلێت و شیرینیش بە هەمان شێوە لە عنکاوە سەڕێ بۆ دەگیرێ جامن لە یەکێک لە دوکانەکانی سەرەزاتم قوربانجان چۆنە هاتون سەرەزات بکڕن چۆن خۆتان ئامادە کردو بۆ جەژن واللهی ئەو ژژنە ژژنی پیرۆزە ژژنی لەدایکبوونی حەزرەتی پێغەمبەری مەیە عیسا عەلەیهی سەلام هەموو خۆمان حازر دەکەین بەدڵ سافی بەدڵ خۆشی دێنە ئێرە سەرەزات و پەقڵاوە و شیرینی و شتانەی دەکرین حتا عالم دێنەکنمان منداڵ دێنەکنمان لە دەرگێ لێ دەدەن نازانم چێ بەشدار دەبین لە خۆشەویستی ئەو ڕۆژە و ئەو ڕۆژە پیرۆزە لەبەر هەندێ دەبینی قەڵەباڵغا جێی چەرەزات و شیرینی و هەر لە چێ بچێەوە ئەی گۆڵ و ئەو شتانە لۆ بە هەدیە و کڕینی دیاری کڕینی لۆ منداڵ و لۆ خێزان و لۆ نازانم چیانە خۆشە ئەو ڕۆژە خۆشە ئەمە ینی هەموو لە هەموو جەژنان ئاوا پێشوێ بچیتە نوێژ دەی بۆ سەرەزات کڕین بزەبت ئەمە دەبی بیکەینەوە شتە چونکو حازری دەکەین یان چی پێی دەکەین لە ماڵێ ئەو شتانەی دەکەین خزم و کەس دێنەکەنمان لە ماڵێ نانی پێکەوە دەخۆین پاش ئێستاش دەچینەوە سەعاتدا دەچینەوە کەنیسە لەوێ نوێژی دەکەین هەتا پاش نیوە شەو دێنە ماڵێ دەبینین ماڵ و منداڵ خزم و کەس لە پێشێمە لە ماڵێنە پیرۆزبایی لە یەکتری دەکەین و ئەو ژەژنەش ئینشاڵڵا پیرۆز دەبینەوە هەموو کورد و کوردستان لە پێش هەموو شتی و بەتایبەتی لۆ ئەو پێکەوە ژیانێمان هەیە لە کوردستانەوە فەرق جودانیە ئێمە شانازین کە کوردستانینە بەڕاستی ئەمە خەڵکی عنکاوم بخۆم واللهی یان چ بڵێم ئەو ڕۆژە ڕۆژی پیرۆزە لۆ هەموو ئینشاڵڵا هەر پیرۆزیش دەبێ هەموو کورد و کوردستانیش ولا گشتی عالەمیش ئینشاڵڵا